هەر کەسێک پرۆژەی هەبێ لە بۆ یەخستنی نێوماڵی کورد لە بۆ یەکڕێزیات چوار پارچەی کوردستان کارێکی زۆر سەردەمیانە و باشە بەتایبەت لەو بارودۆخی ئێستای هەر چوار پارچەی کوردستان بەتایبەت هەرێمی کوردستان کە پێویستە ئارام بێت چونکە حکوومەتی هەرێمی لێیە کیانێکی سیاسی و حکمڕانی سەر بەخۆی هەیە بۆیە شاندی کەنەکەش کە سەردانی لایەنە سیاسەکان دەکات لە هەرێمی کوردستان ئەو پەڕی دڵسۆزیە و کارێکی باشە و گرینگە لایەنە سیاسەکانیش زۆر بە ئەرێنی وەڵامی ئەو شاندەی کەنەکە بدەنەوە و پاڵپشتی خۆشیان بۆ بەستنی کۆنگری داهاتوو ببەستن تاوەکو هەموو لایەنەکان لەسەر مێزی گفتوگۆ یەک ڕێزی و یەک پارچەی کوردستان تاوتوێ بکەن. بە درێژایی مێژوەگەر سەری مێژوو گەلی کورد بکەین بە درێژایی مێژوەگەر هەر کاتێک ببینین لەسەر ئاستی هێز لایەنە سیاسیەکان کۆدەنجی هەبێت لە نێو ماڵی کورد ئەوە هەز دەکرێتن کەەوە ئامانجەکانی کورد ئاساتن دەپێکێنرێتن ئەگەر بۆ نمونەی باشوور وەربگرین یان دەبینین ئێمە لە دوای پرۆسی ئازادی عێراق هەر کاتێک هێز و لایەنە سیاسیەکان لە بەرامبەر بەغدا لە کاتی مفاوەزەدا کۆدەنجێک لە ماڵی کورد هەبێتن توانراوە ئامانجەکان بە ئاساین پێ بکەیت ئامانجەکان بپێکن و لەسەر ئاستی هەر چوار پارچەی کوردستان لە ئێستادا کە دەبینین فشارش زۆر لەسەر کوردە بەتایبەتی لە ڕۆژئاوا لە ڕۆژهەڵات وە لەگەڵ ئەم خۆپیشاندانەی ئێستای بەغدا فشارەکان لەسەر کوردیشە بۆیکە لە ئێستادا گرینگە کورد نێوماڵی خۆی ڕێک بخاتەوە کۆنگرەی نەتەوەیەتی ببەسێتن لە پێناو پاراستنی ئەزموونمان لە پێناو پاراستنی شوناسی کورد لە تەواوی پارچەکانی تری کوردستان.